سڵاو قوتابیان خوێندکاریان ئەزیز و خۆشەویست خۆشحاڵم لە وانەکی نوێ پێتان دەگەمەوە لەوانەکانی بیرکاری بەشی پێنجەم کەرتی سێەم هەژمارکردنی تەواوکاری. ئێستا بەردەوامی بە دەرسەکەمان دەین هەر لە تەواوکاری لە کەرتی سێەم باز لە چ دەکەین؟ هەژمارکردنی تەواوکاری دەکەین. یەکەم ڕێگا لە بۆ هەژمارکردنی تەواوکاری ڕێگای بەشبەشکردنە، یانیش وا باوە لە ناومە پێی دەڵێن UDV. لەبەرچە ئەو ڕێگایە پێویستە. ئایا ئەمە کۆمەڵک یاسامان وەرنەگرت، کۆمەڵک یاسامان وەرگرت کەوا بتوانین تەواوکاری پێ حیساب بکەین، بەڵام دەبینین هەندێک جار کێشەمان لە بۆ دروست دەبی. بۆ نمونە ئەگەر هاتوو تەواوکاریەکەم تەواوکاری XDXB یاخود تەواوکاری کۆساینی بۆ نمونە XDXB، ئەوە لەو بارانەدا ئەمن هیچ کێشەکەم نەبوو. دەمتوانی ڕاستەوخۆ بڵێم تەواوکاری X یەکسانە بە X تواندوو دابەشدوو و کۆ سیش نەگۆڕی چ بوو؟ تەواوکاری بوو. ئەو جاریان تەواوکاری کۆساین یەکسانە بە تەواوکاری ساینی X دابەش داتەشراوی گۆشەکە لێرە Xە داتەشراوەکەی چەند بوو؟ یەک بوو. ئەوانە هیچ کێشەیان نییە تا ئێستا. بەڵام کاتێک تەواوکاریەکی وام ئاراستە دەکەن، دەڵێ تەواوکاری X کۆساینی X، ئەنجامی لێکدانی دوو نەخشەیە یان ئەنجامی دابەشکردنی دوو نەخشەیە. ئەو کاتە ئەمن هەوڵ دەدەم چ بکەم؟ بەشبەشی کەم. بەشەکیان ناو لێ بنێم U، بەشەکیان ناو لێ بنێم U، بەشەکی ناو لێ بنێم چ؟ DV. زۆرتر ئەو کاتە ئەمن ناوی لێ دەنێم U کە چم هەیە؟ Xم هەیە، X تواندوم هەیە، وەکو X ئێستا لە تەواوکاریەکە دەیبینم، X توان سێم هەیە، یانیش X تواندوو کۆکەم ژمارەک یان Xە کۆکەم ژمارەک، ئەوانەش هەر دەتوانم هەر هەمویان بە چ دابنێم؟ U دابنێم. چ بە DV دادنێم؟ هەر یەکە لە ئەکسپۆنێنشیەڵ و ساینی X و کۆساینی X و یەک لەسەر کۆساینی دووجایی X و ئەوانە دەتوانم هەمووی بە چ دانێم؟ DV دانێم. کاتە بەشکردنەکە بەو شێوەیە ئێستا لە بۆم دەستنیشان کردی چێ U چێ DVە. بەڵام لە هەندێک پرسیار کە X و لنی X پێکەوە دێ، ئەو کاتە ئەمە یوەکە دەکەینە لنی X، دیڤیەکەمان دەکەینە چ؟ دیڤیەکەمان دەکەینە Xەکە. ئاگادار بە ئەلێرە ئەو حالەتەمان هەیە، ئاگادار بە ئەگەر لنی X و X پێکەوە هاتن ئەوە لنی Xەکە یوە، دیڤیەکەش دەبتە چ؟ X. ئێستا ئەنجا دێم چ دەکەم؟ دێم ڕێسای UDV لەسەر ئەو پرسیارەمان چ دەکەم؟ جێبەجێ دەکەم. دەڵێم با یان وا دادەنین یوەکەمان چییە؟ یەکسانە بە X، یوەکەمان Xە و دیڤیەکەشمان یەکسانە بە کۆساینی X و DX. ئێستا هەنگاوی یەکەم بەشمان کردمانە UDV. گوتمان Xەکە بە U دادەنین، دیڤیەکەشمان کۆساینی چییە؟ Xەکەیە. با نەگۆڕی تەواوکاریەکەش لێرە هەبیتن. ئینجا دێم چ دەکەم؟ لەوەیان داتەشراو وەردەگرم، لەوەشیان تەواوکاری هەنەی کردداری داتەشراوی U ئەمە دەزانین بریتە لە DU، دەتوانین بنووسی یەک DU مەنەی تێگڕای وەرچیرەیە. ئەوەیەشیان دەبتە چ؟ DX، داتەشراوی Xەکەشم DXە. تەواوکاری DV ڤە باشە، و تەواوکاری کۆساینیش چییە؟ ساینە. لەبەر ئەوەی گۆشەکەی Xە لێرە ناوی گۆشەکەم داتەشراوەکەم نەهینایە، باشە هەر نووسیم ساینی Xە. جا ئەگەر ئێستا و ڕێسایی لەسەر جێبەجێکەم UDV معنی یەکەم جار یوەکە بنووسم، یوەکەم ئەنجامی چ بوو؟ ئەو Xە بوو، لەسەر دەینووسم، باشان دیڤیەکە دەنووسم کە بریتە لە چ؟ ساینی X، شێوە ئەوەش ساینی X دەینووسم. دەشتوانم هێڵکاریەکی وا بکەم، بڵێم وا دەڕۆم یەکەم جار، باشە پاشان وا دێم کەم لە ڕێسایەکەم دەڵێ کەم، تەواوکاری ئەو جارە چ وەردەگرم؟ VDU معنی ساینی X DX، چونکە V و DU-ەکەم بەو شێوە
چییە ساینی ئەکس و چییە دیئەکسە. ئەجا ئێستا بەردەوام دەبم چم کرد دەڵێ مامۆستا چت دەستکەوت لەو هەنگاوە. لەو هەنگاوە توانیم ئەو تەواوکاریە سادەتر بکەم بیخەمە سەر ئەو شێوانەی کە پێشتر دەمناسین. مانەی لە ئەکسەکە ڕزگارم بوو. دێم دەنووسمەوە چی؟ دەنووسمەوە ئەکس ساینی ئەکس کەم تەواوکاری ساین چییە؟ بریتیە لە سالب کۆساینی ئەکس کۆچەند سی. ئەو دوو سال بەشم دەکەمە چ؟ موجب. دەبتە ئەکس و ساینی ئەکس کۆساینی ئەکس کۆچەند سی. ئێستا دێم هەوڵ دەدەم بە ڕێگایەک کە ڕێگایەکی سەلامەتە دەتوانین حیساباتی پێ بکەین ئەویش بزانین ئایا هەمان ئەنجاممان دەست دەکەوی کە تازە دەستمان کەوت. ئەگەر هەمان ئەنجام بوو ئەوە باشە بەکاری دەینین بەڵام لە کاتی لنت هەبوو ئەو ڕێگایە گونجاو نییە زۆر بەکاری بینی. باشە ئاگادار بە بزانین ئێستا چ دەکەین. ڕێگای دووەم ئەوە ڕێگای یەکەم بوو لە بۆ حسابکردنی تەواوکاری ئەکس کۆساینی ئەکسە. ئێستا ڕێگای دووەم دەینین دەڵێن چ؟ تەواوکاری ئەکس و کۆساینی ئەکس دیئەکس دێم بە هەمان شێوە یوەکە بە ئەکس دادەنێم و دیڤیەکەش بە چ دادەنێم؟ کۆساینی ئەکس دادەنێم. چ بکەین لێرە مامۆستا؟ لێرەش هەر یوەکە داتەشراوی وەردەگرین دەین داتەشراوی ئەکسەکەمان وەردەگرین دەبتە یەک پاشان دەبتە چ؟ سفر. لەو لیستەیاندا هەتا دەگەینە سفر ڕاوەستانمان نابیتن. ئەکس یەک سفر. باشە لەوەشیان تەواوکاری وەردەگرین. تەواوکاری کۆساین بریتە لە ساین. دابش داتەشراوی گۆشەکە دایمەن وا دەڵین کە ئەکسە یەکە پێویست ناکات لێرە بینووسین. و تەواوکاری ساینیش بریتە لە چ؟ سالب کۆساین بریتە لە سالب چی؟ کۆساین نی ئەکس. باشە دین ئەلێرە لە لیستی یەکەم دەنووسم بە موجب دەست پێ دەکەم پاشان سالیب. باشە پێویست ناکات سفرەکەش نیشانەی بدەمێ. مامۆستا لەبەر چ بە موجب دەست پێ دەکەیت؟ چونکە ئەگەر بەبیرت بێ یاسایەکەمان UV کەم VDU بوو مانە ئێرە موجب بوو موجب سالب ئەگەر هاتوو بەو شێوە تەواوکاریەکە بەردەوام بی نیشانەی یەکەم هەر موجبە دووەم سالبە و موجبە و سالبە ئەگەر پێویستی کرد زیاتر لە جارێک چ بکەیت ئەمە کردداریت بەسەردابینین بەشکردنی بەسەردابینین. دەین بەو شێوە دەیخینینەوە تیراسایەکە بەو شێوە بە شێوەی تیراسا دەیخینمەوە و پێویستە هەرێکە لەو ڕاددە و لەو ڕادەیە چ بکەم بەجێبێنم. ئەو کاتە تەواوکاریەکەم دەبتە چ؟ دەبتە ئەکس زاران ساینی ئەکس دەبتە ئەکس و ساینی ئەکس. ئەو جارە سالب یەک جاران کۆساین دەبتە موجب کۆساینی چی؟ کۆساینی ئەکس تا موجب کۆساینی ئەکس. باش کۆسی ئایا جیاوازیەک هەیە بە بەراورد لە نێوان ئەو دوو وەڵامە؟ نەخێر هەمان وەڵامە کەواتە ئەو ڕێگایەکی چییە؟ ئەویش باشە لە بۆ حسابکردن و هەژبارکردن. با بڵین تەواوکاریەکەمان سا تەواوکاریەمان حساب کردیە. باشە بەو شێوە دەرچوو تەواوکاری ئەکس کۆساینی ئەکس دیئەکس دەرچوو بریتە لە ئەکس و ساینی ئەکس کۆساینی ئەکس. ئەگەر هەر ئەو تەواوکاریە بکەینە تەواوکاریەکی سنووردار هەر ئەوە ئیش دەکەین بەڵام ناڵین کۆسی وەکو لە دەرسی ڕابردوو باسمان کرد با بڵین لە سفر لە بۆ چەندە لە بۆ پایە. ئەو کاتە نیوەکەوانەک دەکەینەوە ئەلێرە دەنووسین لە سفرەوە لە بۆ چ؟ پای. یەکەم جار پای هەژمار دەکەین لێی دەڵین دەکاتی پای ساینی پای کۆساینی پای. اینجا چ دەکەین؟ ئەوها دووکەوانە بکەینەوە. باشە لە نێوان دووکەوانەکە ئەمە دەزاین چییە؟ کەم هەیە. ئەو جارە سفر هەژمار دەکەین دەڵێن سفر ساینی سفر کۆساینی چی؟ سفر. اینجا ئەوە دەڵێن پای جاران سفر ساینی پای سفرە ئەوە هەر دەکەینە سفر کۆساینی پای سالب یەکە دەنووسم سالب یەک کەم ئەو جارە دیسان ئەو لێوە چم هەیە سفرم هەیە ساینی سفر و کۆساینی سفریش چەندە یەکە لە ئەنجامدا دەبتە چەند؟ سالب دوو. ئەنی بە هەمان شێوە ئەتوو چ دەکەی دەست بە ئیشکردنی خۆت دەکەی و تەواوکاریەکە بەو شێوە لێ دەکەی هەژمار دەکەی.
ئەگەر هاتوو تەواوکاریەکە تەواوکاریەکی سنوورداریش بوو بۆ شێوە دەیکەی. بەردەوام دەبین ئێستا نمونەی کە حەل دەکەین لەسەر ڕێگای بەشبەشکردن. بۆ نمونە ئەگەر x و ئەکسپۆنێنشیەڵمان هەبوو dx باشە هەر ئەو پرسیارە دەتوانین چ بکەین بیکەینە تەواوکاریەکی سنووردار بڵین لە 0 تا 1 x و ئەکسپۆنێنشیەڵی dx. هەر دەتوانین فکرەی ئەو پرسیارە چ بکەین لە پێش چاوی خۆمە ئاڵوگۆڕێکی فێ بکەین فێڵێکی چاوی تێدا بکەین. بۆ نمونە بنووسین ئەکسپۆنێنشیەڵ لەسەر x توان سالب 1 dx. باشە هەر یەکە لەوانە جیاوازیەکی وایان نییە هەمویان یەکسانن تەنها ئەومان چ لێ کردیە کردمانە سنووردار. ئێستا ئەوەشت لە بۆ ڕێک دەخەم پێت دەڵێم جیاوازیەکەی کە شتەچی چیە بەسیتە. لێرە چ دەکەین یوەکەمان دەکەینە x و دیڤیەکەشمان دەکەینە ئەکسپۆنێنشیەڵی x. اینجا دەین چ دەکەین دەست بە کردارەکان دەکەین نابی لە بیرمان بچی لە یوەکە داتاشراوەیە لە دیڤیەکەش تەواوکاریە. اینجا دێم ئێستا هەتاکو داتەشراوی دەبتە 0 لە لستی یوەکە بەردەوام دەبم. ئەکسەکەم دەبتە 1 پاشان 0 ئەکسپۆنێنشیەڵەکەم هەر دەکاتە خۆی دابەش داتەشراوی گۆشەکە کە چەندە یەکە. ئەمە گۆشەی هێزی یەکەمان چیە ئێکسە داتەشراوەکەی یەکە. ئەو جارەیان دێن چ دەکەین دیسان داتەشراوی وەردەگرینەوە هەر دەکاتە ئی خۆی و لێرە فێر بوون نیشانەکان موجب سالب هۆکارەکەشمان ڕوون کردەوە بەو شێوەی دادەنین و ئەو تیراسایە دەخینەوە دەڵێن x ئەکسپۆنێنشیەڵ و سالب 1 جارانچی ئەکسپۆنێنشیەڵ. چمان دەست دەکەوی لە ئەنجامدا بزانین چمان دەست دەکەوێت x جاران ئەکسپۆنێنشیەڵ دەبتە x و ئەکسپۆنێنشیەڵ. ئەو جارە سالب 1 جاران ئەکسپۆنێنشیەڵ دەبتە سالب ئەکسپۆنێنشیەڵ کۆچەند c. بابین هەتا ئەوەمان لە بەردەستە تەواوکارە سنووردارەکەشی هەمان تەواوکاری حساب بکەین. ئەوەمان لە بەردەستە دەکا x و ئەکسپۆنێنشیەڵ کەم ئەکسپۆنێنشیەڵ لێرەمان وەرگرت بەڵام سیەکەم لێلا برد لەبەرەوەی تەواوکاریەکەم لێرە تەواوکاریەکی چییە سنووردارە. باش نیوەکەوانەک دەکەمەوە لە 0 لە هەتا 1 دێم چ دەکەم یەکەم جار یەکەکەم دەخینمەوە دەڵێ 1 ئەکسپۆنێنشیەڵی 1 کەم ئەکسپۆنێنشیەڵی 1 کەم. باشە لە کەوانەی دووەم خوارەوە دەخینمەوە سفرەکە لە بڕیاری ئەکسەک دەڵێم 0 جاران ئەکسپۆنێنشیەڵی 0 کەم ئەکسپۆنێنشیەڵی 0. اینجا ئێستا چ دەکەین یەکان کەم 1 بکەین دەبتە چ ئەو بەشەمان دەبتە 0 و نیشانەی سالبەکەم دەنووسمەوە ئەوەی لە پشتکەوانەی یەکەم هەیە دیسان 0 جاران ئی دەبتە 0 بەڵام ئی توان 0 ئەمە دەزانین هەر بنچینەکی بە توان 0 لە لای مامانەی چەند 1 ئەوە 1 نیشانەی سالبەکەشم نووسی هەردوو سالیبەکەمان دەبتە چی دەبتە موجب 1 بەو شێوە ئەوە ئەنجامی تەواوکاریەکەمان دەبیتن. ئەی ئەگەر هاتوو پرسیارەکە گۆڕانێکی گچکەی بەسەرداهات بوو نووسرا بۆ x لەسەر ئەکسپۆنێنشیەڵ لەسەر x توان سالب 1 ئەو کاتە ئەمە چ دەکەین هەوڵ دەدەین ئەو x توان سالب 1 بجوولێنین بەو شێوە بەرەو سەری ببین دەبتە x و ئەکسپۆنێنشیەڵی dx. ئەوەشمان تازە چ کرد شیکار کرد هەمان ئەو پرسیارەی یەکەمە کە ئەمە تازە چمان کرد بوو نووسی بمان. باش بۆنن بەردەوام دەبین ئێستا پرسیاریتر وەردەگرین هەڵدەین پرسیارێککە وەرگرین ئەو جارە زیاتری بێت هۆزێک دوور و درێژتر جێبەجێ بکرێتن تەواوکاریەکەمە. جارە دەڵین تەواوکاری x توان و ئەکسپۆنێنشیەڵی x dx. باشە ئەو جارە دەڵین تەواوکاری x ئەکسپۆنێنشیەڵی 2x dx. باشە با بەو شێوە بیتن یانیش دەڵین x توان و کەم 1 ئەکسپۆنێنشیەڵی x dx. ئەوانە هەمویان پرسیاری زۆر ئاسان و سادەن. ئەلێرە چ دەکەین دەین دەڵین یوەکەمان x توان 2 دەبتە 2x دەبتە 2 داتاشراوەکەی پاشان دەبتە چەند 0. باشە ئەو جارە لێرە dxەکەم dv-یەکەم ببورن کە ئەکسپۆنێنشیەڵم هەیە تەواوکاریەکەی هەر خۆی دەکا هەتاوەکو خوارێت دەکەم دەینووسمەوە. اینجا ئێستا نیشانە دەدەم ئێرە
موجب سالب دیسان موجب سفرەکە پێویستی بە نیشانە نییە بە شێوەی تیراسا بەو شێوە دەیخینمەوە هەریەکە دەبی لەو ڕاددە و لەو ڕاددەی ئێرە چ بیتن بەجێ بمینێ ئەو کاتە دروستمان شکار کردیە دەی نووسینی لە بۆ دەکەین دەبتە چ x2 جاران exponential دەبتە x2 exponential و سالب 2x جاران exponential دەبتە سالب 2 exponentially x 2 جاران exponential دەبتە 2 exponential کۆتەنت c ئەو جارەیان دێم دەڵێم یوەکەم x و دیڤیەکەشم exponentially 2x ئەو جارە هەوڵمدا گۆشەکە بگۆڕم هەموو جاران exponential نەبی هەتاکوە توش چ بکەیت تێبینی ئەوە بکەیت کە هەموو جاران پاش تەواو کاریەکە دابەشی چی دەکەین داتەشراوی هێزی ئیەکەی دەکەین مانەی نەخشە توانیەکەمان دەکەین لێرە ئەکسەکەمان دەبتە 1 ئەوەشمان دەبتە چی سفر بە داتاشراوە وەرگرتن طبیعی ئەوە exponentially 2x دابەش داتەشراوی گۆشەکە ها کردارەکە چونکە پێچەوانەیە کە لێرە تەواوکاری وەردەگرترێ لە بۆ دیڤیەکە ئەتوو دەبی بڵێ دابەش 2 چونکە داتەشراوی 2xەکە چییە 2 دابەش 2 مانەی 1 لەسەر 2 باشە دیسان دابەش 2 کە جاری دووەم دەینەوە من پێم باشە هەموو جاران ئەو ژمارە یەکەم جار بینێ خوارێ ژمارەکەی خۆت بینێ خوارێ ئینجا دەست بە چ بکەی دەست بە وەرگرتنی تەواوکاری بکەیەوە دووبارە وا حیسابکە بەس exponentially 2xت هەیە دەین چی لێ دەکەین تەواوکاری لە وەردەگرین دەبتەوە چ هەر exponentially 2x لەبیر نەکەی دابەش 2 دیسان ئەو توانەی کە هەتا ئەلێرە حەقی خۆی دەبی پێ بدەیت اینجا ئێستا نیشانە دادنین نیشانەکان دیسان دەست پێ دەکەینەوە ئەلێرە بەچ بە موجب پاشان سالیب اینجا خینەوەی خۆمان دەکەین بەو شێوە بەو شێوە باشە ئەلێرە دەڵێن چ x زاران 1 لەسەر 2 دەبتە 1 لەسەر 2 x و exponentialشمان هەیە ئەلێرە باشە سالب 1 جاران چ دەکەین ئەمە سەرە لەسەرە دەدەم لێرە 1 جاران 1 دەبتە چەند 1 و 2 جاران 2 ئەویش دەبتە 4 و exponentially 2x لۆ دەنووسم کۆچەند c ئەی ئەگەر مامۆستا ئەوها دوو ڕاددە بوو x2 و کەم 1 بوو دەتوانی کردداری فەرکردن بکەی دەتوانی exponentialەکە لە x2 لە یەکەکە بدەی هەندێک دوور و درێژتر دەبی دەشتوانی یەکسەر مادام ڕاددەی دووەم لەو ڕاددەدارە نەگۆڕە و دەبتە سفر ئاسانترە تو یەکسەر بڵێ یوەکەمان چیە بریتیە لە x2 کەم 1 دەبتە چی دەبتە 2x دەبتە چی 2 پاشان دەبتە سفر بە وەرگرتنی چ داتاشراوەکەی هەتا سفرش گوتمان لێرە دەوەستین پاشان دەڵێن dv exponentialە دیسان exponential دیسان exponential دووبارە exponential بەو شێوە دەینووسینەوە اینجا نیشانەی دەدەینێ مادەم ئەتوو نیشانەتدایە ڕاددەدارێک پێویستە ئەگەر نیشانەکە سالب بوو ئەلێرە پێویستە کەوانەی بدێت بەڵام چونکە سالب نییە ئەتیادیە موجبە ئەگەر داشت ئەوها لە بۆ دڵنیایی خۆت باشترە پاشان نیشانەی دووەم بە سالب پاشان دەیکەینە موجب سفرەکە گوتمان پێویست بە نیشانە ناکە اینجا خیرنەوەی خۆمان دەکەین دەڵێن چێ دەڵێن x2 کەم 1 جاران exponential ئەو جارە ئەوەیان جاران دەکەم پاشانەوە هەریەکە لەو دووەم بەجێ هێشت ئەو کاتە هیچ شێشەم نییە هەوڵدەی نستە لێرە وەڵامەکەی بنووسینەوە وەڵامەکە چییە x2 کەم 1 دەڵێن x2 کەم 1 جاران exponentially x و سالب جاران موجب سالب 2x exponentially x موجب 2 جاران exponential دەبتە 2 exponentially x کۆتەند c ئەوەش دەبتە یەک لە وەڵامەکان یان ئەو وەڵامی ئەو پرسیارەمان کە داواکراوە لە لای خۆمان ئێستا پرسیارێکی وزاری دەنووسم بابەتی دیسان x و چ بیتن exponential و ئانە بیتن و هەوڵ دەدەم بچمە سەر پرسیار حەلکردن لەسەر لەنەکان و فکرێک لەسەر لەنەکانی ژوەر بگرین پرسیارێکی وزاریمان هەیە بەو شێوەیە دەڵێ x لەسەر exponentially سالب x dx ئەوەش چییە هەر فێڵەیەکی چاوە تازە حەلمان کردیەوە پرسیارە ئەگەر ئێستا لۆ بۆت یەک خطوە ئەنجام بدەم یەکسەرە تو دەڵی مامۆستا پێویست ناکە تازە حەلمان کرد دەزانین باز لە چ دەکاوە یەکسەر exponentialەکە دەین مەسەرەوە کە ئینامەسەرەوە دەبتە x و exponentially x dx ئەو پرسیارەش زۆر دووبارەیە لە دەرسی ئەوڕۆمان دەبتە x دەبتە 1 دەبتە سفر بەنسبەت xەکە و دیڤیەکەشمان دەبتەوە exponential دیسان exponential بە شێوەی تیراسات دەکەین دووبارە دەیخین
بزانە فکرەکەی بەس بوو جوڵاندنەکی بەسیتی تێدا بوو خستنە سەرەوەی چ بوو ئەکسپۆنەنشیەڵەکە لە توانی سالب کردمانە توانێکی موزە بوو و دەستمان بەچ کرد با شیکارکردنەکەی کرد ئەو جارە دەینە سەر ئەو پرسیارانەی کە لن و ئێکس لە خۆیان دەگرن بۆ نمونە دەین دەڵێن چێ تەواوکاری ئێکس لنی ئێکس دیئێکس بەڵێ ئەلێرە چێە دەبتە یو ئێکسەکە یان لەنی ئێکسەکە مامۆستا ئەومان لە بۆ ڕوون کردبووە لە بیدایەتی باسکردنی بەشبەشکردن تم پێویستە ئەگە ئێکس و لنی ئێکس پێکەوە بوو ئەوە گۆڕان لەسەر لنەکە ڕوو بداتن معنی کە گۆڕانێکی بەرچاو ڕوو بدامانێ ئەتو داتەشتایی وەرگری نەخشەکەی بگۆڕی دەڵێن با یووەکەمان چبی لنی ئێکس بی نابی ئەمە هەر ڕێسایەکانیش هەر بەجێبێلین هەر بە شێوەی تۆزەک خێرا و ئەوانە باسییان بکەین با دیڤیەکەشمان چ بیتن ئێکس دیئێکس بی اینجا ئێستا چ دەکەین داتەشتا وەردەگرین داتەشاوی نەخشەکەمان وەردەگرین دەبتە چ یووەکەمان دەبتە دیو دەبتە یووەکەمان دەبتە دیو لنی ئێکسەکەشمان دەبتە چ یەک لەسەر ئێکس هەمان بوو لە داتەشراوە دەمانگو ئەگەر توانی ئەو ئێکسە یەک بوو ئەوە داتەشراوەکەی دەنووسین یەک لەسەر ئێکس و چش دەنووسم دێکس باشە ئەو جارە تەواوکاری ڤیەکەمان دیڤیەکەمان ڤیە و تەواوکاری ئێکس توان یەکەکە وتمان چ دەکەین نەخشەچی ڕاددەدارە پلەیەکە دەوی ببتە پلە دوو ئەنی دەکەینە ئێکس توان دوو دابەش توانە نوێیەکەی دوو اینجا بەو شێوە خینەوە باشە ئەوها هامانەی چی مامۆستا بزە بە دوای بخینینەوە دەڵێن یو جاران ڤی کەم ڤیدیو هەنەی بزە بە جێبەجێکردنی کردداری چی بەشبەشکردنە لەسەر بەڕێسا باشە یەڵە با بیخینینەوە دەستە ڕاست دەخینمەوە لەنی ئێکس جاران ئێکس توان دوو لەسەر دوو دەبتە ئێکس توان دوو لەسەر دوو لنی ئێکس گەیشتە نیشانەکەم کەمە ئەو جارە سەر دەکەمەوە دەڵێم ڤیدیو کەم ڤیدیو تەواوکاری ڤیدیو مانەی ئێکس توان دوو لەسەر دوو جاران یەک لەسەر ئێکس دیئێکس ئێکس توان دوو لەسەر دووەکەم دەنووسم لنی ئێکس کەم ئەو جارە لێرە کورتکردنەوە ئەنجام دەدەم باشە دێم یەک لە ئێکسەکان لەگەڵ ئێکسی خوارێ لا دەبەم و یەک لەسەر دووەکەم دەبەمە دەرێ لێرە یەک لەسەر دووم هەیە لە بۆم هەیە لە تەواوکاری ژمارەکان لە دەرێ بدامنێم ئێستا ئێکسەکەم ماوە دەینووسم دیئێکس پاشان دەڵێن چ دەڵێن ئێکس توان دوو لەسەر دوو لنی ئێکس کەم یەک لەسەر دوو یەک لە بۆ توانەکە زیاد دەکەم دابەش توانی نوێی دەکەم کۆچەند سی لە ئەنجامدا دەنووسم ئێکس توان دوو لەسەر دوو لنی چ لنی ئێکس کەم دوو جاران دوو دەبتە چار ئێکس توان دوو کۆسی باشە ئەی مامۆستا لەوە بۆ ئەوە چارەسەرێک نییە هەیە دەتوانین ئەو ڕێسایە جێبەجێکەین بزانین ئەوە ڕێگای یەکەم بوو ڕێگای دووەم ئەو ڕێسایی لەسەر جێبەجێ دەکەین دەڵێن ئەگەر هاتوو تەواوکاریمان هەبوو لە بۆ ئێکس توان ئێنەک و لنی ئێکس دیئێکس چ دەکەین دەبتە ئێکس توان ئێن کۆیەک دابەش ئێن کۆیەک جاران لنی ئێکس کەم ئێکس توان ئێن کۆ یەک لەسەر ئێن کۆیەک هەمووی توان دوو کۆسی ئەوە دەتوانین ئەو ڕێسایە ئەو جارە چ بکەین جێبەجێ بکەین لەسەر ئەو پرسیارەی چ سەرەوە بزانین کو جێبەجێ دەکەین بزانین هەمان ئەنجاممان دەست دەکەویتن بەڵێ هەمان ئەنجاممان دەست دەکەوی بەڵام دووبارە ئاگادار دەکەمەوە هەندێک پرسیار هەیە پێویستیان بە ڕێخستنە هەندێک پرسیار هەیە تو مەجبوری لا بچیەوە سەر ڕێگای UDV ئێستا لە بۆت باس دەکەمەوە باشە دێم چ دەکەم ئەلێرە توان دەدەما ئێکسەکەم هەتا خۆم دڵنیاکەمەوە ئایا ئێکسم هەیە لەگەڵ لنی ئێکس بەڵێ چکە یاسایەکەم دەڵێ ئێکس تەبی لەگەڵ لنی ئێکس هەردووکم هەیە باشە ئێستا چ دەکەم دەست بە جێبەجێکردنی ڕێسایەکەم دەکەم بەس بە وردی ئاگات لە منبی دەنووسم ئێکس دەڵێ یەک لە بۆ توانی کەوانەکە ئێنەکە زیادکە بورە من ئەم چەندم هەیە لێرە یەکم هەیە دەیکەمە چەند دوو دابەش توانە نوێیەکەی بکە یانیش بڵین یەک کۆیەک دەکاتەوە چەند دوو لنی ئێکس بنووسە ئەوە لنی ئێکسمان نووسی کەم ئەو جارە دەڵێ هەمان شت دیسان بنووسەوە ئێکس توان یەک لە بۆ توانەکەی زیادکە ئەوە زیانمان کرد لەسەر هەمان توان بەڵام توان دوو کۆسی ئێستا دەبینیم دەبتە ئێکس توان دوو
لەسەر 2 لەنی x کەم x توان 2 لەسەر 4 کۆسی. ئایا ئەو وەڵامە بە بەراورد لەگەڵ ئەو وەڵامە دوو وەڵامی هاوتان؟ بەڵێ دوو وەڵامی هاوتان دوو وەڵامی وەکو یەکن. بەڵام هەندێک جار پێویستمان بە چییە؟ بە ئیشکردنە. بۆ نمونە ئێستا پێمان دەڵێ تەواوکاری چ هەژمار بکە بەس لەنی x dx. باشە بەڵام ئەم لە یاسایەکە دەڵێ دەبیتن x توان n و لەنی xت هەبی dx. اینجا دەتوانی ئەو ڕێسایی کە تازە دەبۆم نووسی جێبەجێ بکەی لەسەری. چ بکەین لەو حالەتە دێم ئەلێرە دەڵێم ئایا دەکرێت لێرە بنووسم x توان سفر؟ بەڵێ بۆنە لەبەرەوەی x توان سفر یەکە ئەوە ئێستا خسمە سەر ئەو شێوە. اینجا دێم چ دەکەم؟ یەک لە بۆ سفرەکە زیاد دەکەم. سفر کۆیەک دابش توانە نوێیەکەی دەکەم لەنی x کەم دیسان ئەو جارە x توان سفر کۆیەک دابش توانە نوێیەکەی دەکەم بەڵام توان 2 سفر کۆیەک توان 2 ڕێسایەکەم وا دەڵێ کۆسی. ئەوە دەبتە x چونکە x توانی یەکە و دابش یەک و لەنی x کەم ئەوەش x توان یەکە دابش یەک توان 2 مانە یەک x کۆچەن c. باشە ئێستا دین هەر لەنەکەمان دەکەینەچێ سنووردار بە ئەوشمان هەبی لە لێندا. باشە ئەگەر پرسیارەکە بەو شێوە هاتبووە تەواوکاری یەک لە بۆ ئی لەنی x وەرگرە dx ساعت و تازە وەردگرتیە. باشە بەس ئەو سیە نانووسی ئەو سیە نانووسی دەین چ دەکەین هەمان ئەنجام جارێک ئی دەخینینەوە جارێک یەک دەخینەوە کە یەککە لە پرسیارە ویزارەکان کە هاتبووە x لەنی x کەم x نیوەکەوانەک لە یەک لە بۆ ئی دەخینینەوە لە بڕی ئەکسەکان دەڵێن ئی لەنی ئی کەم ئی هاتم لە جێی هەر ئێکسەک کە هەم بوو چم خیندەوە ئیم خیندەوە. پاشان کەوانە چکە دەکەمەوە بەو شێوە لە نێوان دوو کەوانەکە گوتمان دائیمەن چییە لێک دەرکردنمان هەیە لە تەواوکاری سنووردار لە دەرسی ڕابردوو باسمان کرد. ئەو جارە لە بڕی ئێکسەکان چەند دەخینمەوە یەک دەخینمەوە بەو شێوە دەبتە چی لە جێی ئەو ئێکسا دەبتە یەک لەنی یەک کەم یەک. باشە با ئەلێرە بڕۆین بزانین لەنی ئی دەکات چەند دەکا یەک بە پێی ئەو خاستانەی کە لە پۆلی یازەش خوێنمانە لەسەر لەن و ئیەکان کە دوو نەخشەی پێچەوانی یەکترن. کەم لەنی یەک دەکاتە چی لەنی یەکشمان چیە سفرە. ئێستا لە ناو کەوانەکە ماوە چەند سالب یەک ئی کەم ئیش دەبتە سفر دەبڵ سالبمان هەیە لێرە دوو سالبمان هەیە ئەنجام دەکاتە یەک کە یەککە لە پرسیارەکانی وزاری. چ بکەین مامۆستا هەموو کات بەو شێوە پرسیارەکان هەل بکەین و لنبی و هیچ کێشەکمان نییە. بەڵا کێشەمان هەیە. بۆ نمونە ئێستا لەو پرسیارەدا ئەگەر هاتوو تەواوکاری لەنی ئەکسمان وەرگرت هەمووی چه تواندوو dx ئەوە ناتوانین بە هەمان شێوە لەگەڵی چ بکەین ڕەفتار بکەین دەبی چ بکەین ئەو کاتە دەبی UDV لەو پرسیارە بەکاربینین. ئەوە ڕێگای چ بوو دەتوانین بڵین یوەکەمان چییە بریتە لە لەنی x ئەو کاتە دیوەکەمان دەبتە چێ یەک لەسەر x dx و دیڤەکەشمان تەواوکاری لەنی x هەمووی تواندوو dx دەڵێن یوەکەمان یەکسانە بە لەنی x هەمووی تواندوو و کە داتەشاوی وەردەگرین دەڵێن دوو دووەکە دەین نەخوارێ لەنی x توانی دەکەینە یەک داتەشراوی ناوکەوانەکەش دەنووسینەوە بریتە لە یەک لەسەر x dx. ئەو جارە دەڵێن دیڤەکەمان بریتە لە dx ئەو جارە دەبتە v یەکسانە بە چ x ئەو خینەوە دەکەین ئەو شێوە دەڵێن x و لەنی x هەمووی توان چەند دوو کەم بەو شێوە بەڵام هەوڵ دەین چ بکەین ڕێخستنەی باش بکەین دەڵێن دوو جاران x جاران یەک لەسەر x لەنی x dx. باشەوە یەکسانە لا دەبەم دەبتە x و لەنی x هەمووی توان چەند دوو کەم ماوە دووەکەی ئەلێرە هەمە دەینمە دەرێ لەنی x dx. ئەی ئەوە چارەسەری چیە x توان سفرەک دادەنین و ئەو بەشە ئەلێرە تازە وەکو دەرسی لە بڵین لەوانەکەی تازە باسم کرد هەر لەوانەیە ئێستای کەمە تێدانیا وتمان دەکاتە چێ دەکاتە دوو جاران ئەومان ڕێکخست x لەنی x کەم x دەکا کۆچەند c ئەو بەشە
دەتوانین ئەوجا ڕێسایەکەی لەسەری چ بکەین جێبەجێکەین ئەو پرسیارە لە بۆ چ بوو لە بۆ بوو کە ئاگادار بە هەموو لەنێ ئەکسەکان ناتوانین ڕاستەوخۆ حسابیان لەگەر بکەین بە ڕێسایەکەی ئەکستوان n لەنێ ئەکس باشە اینجا پێم باشە بینە سەر ڕێگای دووەم لە هەژمارکردنی تەواوکاری ئەویش ڕێگای چییە لە جیاتی دانانە بە لە جیاتی دانان یان نیودیو باشە ئەویان ڕێگایەکی چییە ئەوەشیان لە بۆ هەژمارکردن و چارەسەرکردنی ئەو پرسیارانەیە کە بۆ نمونە ئەگەر نەخشەکت هەبوو GX توان GXت هەبوو لەگەڵ G فەتحەی Xت هەبوو GXەکە توان N بوو ئەوە بە هەبوونی داتاشراوی نەخشەک لەگەڵ نەخشەکە توان لە بۆ نەخشەکە چ دەکەین زیاد دەکەین بەو شێوە دەبتە GX توان N کۆیەک دابەشتوانی نوێ کۆسی ئەی مامۆستا داتەشراوەکەی چی لێرێ داتەشراوەکەی فرامۆش دەکەی کاتە بەس لە حالەتی هەبوونی ئەوجا چ دەکەین فرامۆشی دەکەین ئێستا بۆ نمونە چەند پرسیارێک دەنووسین هەوڵ دەدەین لە پرسیارەکاندا فکرەکان چ لێکەین باس بکەین شێوەیە دوو پرسیارە لێرە باس بکەین چکەش لێرە بنووسین جیاواز من لاو دووە ئێستا من دێم تەمشای ئەو تەواوکاریە دەکەم ئەو تەواوکاریە پێک هاتیە لە چ کەوانەکی توان ئالۆس با بڵین توانی لە یەک زیاترە لە دەری کەوانەکە چم هەیە دوێکسم هەیە من دەتوانم بەمانایەکی کە ئەو کەوانە ئەو نەخشەیە کە بە شێوەی کەوانەکی توان سەیە کراوەکی توان سەیە دەتوانین چ بکەین توانی لۆزیات بکەین بە مەرجێک داتەشاوەکەی لە دەرێ هەبی جا من ئێستا ڕێگایەک پێ دەڵێم ڕێگایەکی تۆزەگەوەیە ئاسانە دەڵین هەمانە دەمانەوێ هەمانە و دەمانەوێت چییە ئێستا دەزانین چییە هەمانە چی لە دەرێی کەوانەکە چمان هەیە ئەمە دوێکسمان هەیە چمان دەوێ داتاشراوی ناو کەوانەکەمان دەوێ داتاشراوی ناو کەوانە ئەوە داتاشراوی ناو کەوانەیە باش داتشای ناو کەوانەکەمان چییە یەکەمان سفرە ئەکستوان دووەکەمان چەندە دوێکسە کەواتە ئەوەی دەوانەوێ هەیە ئەویش چەندە دوێکسەکەیە لە هەر کاتێک داتەشراوی نەخشەکەت هەبوو لە تەک نەخشەکە خۆی ئەوە داتەشراوەکە فرامۆش دەکەین یەکی لە بۆ توانی کەوانەکە زیاد دەکەین دەڵین سینەوە ئەکستوان دوو کۆیەک توان چار دابەش چەند توانە نوێیەکەی کۆ چەند سی بزانە ئەو جارەیان تەمشاکە دەنووسین چ هەمانە دەمانەوێ باش هەمانە چی لە دەرەی ئەوە دەتوانین ئەوە لا ببین بنووسین چی تەواوکاری بنووسینەوە ئەکس توان دوو کۆیەک توان یەک لەسەر دوو دێکس باشەوە خۆم لە ڕێگەکە ڕزگار کرد ئێستا لە دەرێ چم هەیە ئەکسم هەیە ئەدیچم دەوێ ئەوەی دەمەوێت داتشتای ناو کەوانەکەیە داتشتای ناو کەوانە وەرگرم ئەکسواندەوەکە دەبتە چەند ئەکس دوێکس ئایا ئەوەی دەمانەوێت هەیە نیمانە ئێستا دەمانەوێت چەند ئەکسمان هەیە دوو ئەکسمان هەیە ئەکسمان هەیە دێم چ دەکەم دێم هەتاوەکو لە ئەکس بیکەمە دوو ئەکس زاران دووی دەکەم هەر کاتێک لە بۆ پەیداکردنی داتەشتای ناو کەوانەکە جاران دووم کرد لێرەش دابەش دووی دەکەم هەتاکو پارێزگاری لەو یەکسانە بکەم اینجا هەر چ دەبین هەر لەگەڵ داتەشراوی نەخشەکەش بێوەفا دەبین کە بەدەستمان نوێست خست و بەزەی دێڵین مانەی چ دەکەین ئێستا ئەو یەک لەسەر دووەی کە نووسیتمانەوە بە ڕەنجی سەوز کە پێویستمان بوو دەینووسم اینجا دەست بە چ دەکەم زیادکردنی توان دەکەم توانە کەرتیەکانیشمان بەو شێوە فێر بووین زیاد دەکرد ژێرەمان دەنووسی سەرە کۆ ژێرە لە پێشی هەڵمان دەجێڕاوە دوو لەسەر سێ کۆچەن سی ئێستاش دەتوانین دوو لەگەڵ دوولاب بین چکە نێوانیان جارانە کورتکردنەوە ئەنجام دەدەین پاشان لێرە دەبتە یەک ئەوەش یەک دەبتە یەک لەسەر سێ هەر
توان و بنچینەی وامان هەبوو توان 3/2 دەتوانین خۆی بنووسینەوە لەگەڵ ڕەگەچی لێ بنووسین ڕەگەچی دووزای لە بۆ بنووسینەوە بەو شێوە کۆچەند سی نمونەی کۆتایی بەو شێوە بابینە سەرێ چمان هەیە لە دەرەی کەوانە هەمانە لە دەرەی کەوانەکە تەمەشاکە چمان هەیە هەمانە 4x دەمانەوێت چمان هەبی 2x چکە داتەشای ناو کەوانەکە چیە 2x ستا کو ئەو چارە سەر دەکەم دێم هەتاوەکو 4xەکە ببتە 2x دابەش چەندی دەکەم 2 دەکەم ئێستاوا حیسابکە ئێرەمان کردە چەند x 2x کە دابەش دووت کرد دەبی جاران دوویکی پێچەوانە ئێرێ کە جارانمان کرد دابەش دوو کە دابەشمان کرد هەتاکو و داتەشراوەی ناوکەوانەکەمان دەستکەوی دەبی ئەمە لێرە چ بکەین جاران ئەنجام بدەین اینجا گوتمان هەر پێویستشمان بەوە نییە پاش بەدەستینانی دێم چ دەکەم دەنووسم یەکسانە دووەکە دەنووسمەوە باشە اینجا یەک لە بۆ توانی کەوانەکە زیاد دەکەم دەبتە x توان دوو کەم 3 هەمووی توان 6 دابەش 6 کۆسی دەتوانم کورتکردنەوەی کە ئەنجام دەم بەڵێ دەتوانین ئەنجامی دەین دوو لەگەڵ 6ەکە کورتکەینەوە دەبتە 1 لەسەر 3 x توان دوو کەم 3 توان 6 کۆچەند سی با چەند نمونەشکەش هەڵکەین یا حیساب بکەین لەسەر ئەو پرسیارە ئەگەر هاتوو بەو شێوە تاواکاریمان هەبوو یەک کەم کۆساینی ثێتا لەسەرەوە ساینی ثێتامان هەبوو دی ثێتا ئەوژێک کە لە پرسیارەکانی نێو کتێبەکەمان ئێستا هەوڵ دەین چ بکەین هەژماری بکەین یانیش تاواکاری ساینی ثێتا توان دوو کۆساینی ثێتا دی ثێتامان ئێستا بزانین چ دەکەین یەکەم جار خۆم لە کەرتەکە و ڕێگەکە ڕزگار دەکەم دەنووسم چی دەنووسم ساینی ثێتا جاران یەک کەم کۆساینی ثێتا توان 1 لەسەر 2 بەس بە نیشانەی چ سالیب دوو دەزانی ئەگەر ڕێگەکی دووجا خۆ لە توانەکەی ڕزگار کرد دەکەی بەنیو دەینووسی بەڵام چونکە لە ژێرەیەک نایت مەسەرێ نیشانەی چماندایە سالب یاڵە با بچینەوە سەر هەمانە و دەمانەوێت هەمانە چی دەمانەوێت چێ هەمانە ساینی ثێتا دەمانەوێت چ ئێستا تەمەشاکە داتشاوی یەک کە سفڕە ئەو سالبەی هەتا حەزم لێ بنووسەوە هەتاوەکو لە بیرمان نەچی دایمەن ژمارەکان و داتەشاوی ساینچیە کۆساینەکە چیە سالب ساینە ساینی ثێتا ئێستا بەو دەبڵ سالبەوە دەبتەوە ساینی چ ثێتا کەواتە ئەوەی ئەمە بە دوایدا دەگەڕین هەیە لە دەرێکەوانەکە ئەویش بریتە لە چ ساینی ثێتا یەک کە دەبتە سفر سالبەکەم نووسیەوە کۆساین داتاشراوەکەی سالب چیە ساینە اینجا سالبەکان دەبنە موجب ئێستا ئەوەی دەمانەوێ ساینە هەمانە لێرە هەمانە یانیش لە دەرەوەی چ کەوانەکە دێم فەرامۆشی دەکەم ئێمالی دەکەم یەک لە بۆ توانی کەوانەکە زیاد دەکەم دێم دەنووسم یەک کەم کۆساینی ثێتا ژێرەکەی دەنووسمەوە دووەکەم سالب یەک کۆ دوو دەبتە یەک لە پێشی دوو دابش یەک دەکەم هەموو جاران ئەو توانەکە کەرتیەی هەمە لە پێشتی لێ دەکەم هەڵبتە چەرمەوە ئەوەش دەبتە چێ دوو و دەتوان بەڕەجی دووزای یەک کەم کۆساینی ثێتا کۆسی بێنووسمەوە لە کاتی هەبوونی ساین و کۆساین ئەوەی پلەی بەرزترە ئەو کەوانە توان ئاڵۆزەکە و داتەشاوەکەی لە دەرێ هەوڵدە بدۆزەوە ئەی مامۆستاگەر هەردووچان یەکسان بوون ئەو کاتە دەتوانی یان کۆساینەکە بکەیە داتەشراوی ساین یان ساینەکە بکەیە داتەشراوی کۆساین لەگەڵ ڕەچاوکردنی نیشانەکان ئەو کاتە وەکو بڵین دوو ئەنجامن دەبی بە هاوەنجام حساب دەکرێت لێرە لە بۆ پرسیارەکە ئێستا دێم چ دەکەم دەڵێم هەمانە و دەمانەوێ باشە هەمانە چی هەمانە کۆساینی ثێتا چکەوە توان بەرز بوو کۆساین ثێتایەکەم کردە داتەشراوی ئیستە ناو کەوانەکەش وەرگرم دەمانەوێ ئەویش چیە کۆساینی ثێتایە کەواتە لای دەبەم کۆساین ثێتایەکە و یەک لە بۆ توانی ساینەکە زیاد دەکەم دەبتە توان سێدا بەش چەند سێ کۆچەند سی ئەوەش چ بوو چەند پرسیارێک بوو لەسەر چێ ڕێگای UDV و بەلەجیاتی دانان ئەوەش دەتوانین چ بکەین بەکاربیێنین و هیچ کێشەشی نابیتن لە حالەتێک نەبیتن بۆ نمونە ستا ئەو پرسیارە دەنووسم دەڵێ مامۆستایی ئەگە ئەو پرسیارەم هەبوو چ بکەم لە کاتی حەلکردنی
من دێم یەکەم جار خۆم لە چ ڕزگار دەکەم لە ڕێگەکە ڕزگار دەکەم دەبتە چێ ئەو شێوە خۆم لێ ڕزگار دەکەم دەبتە x و x کەم یەک توان یەک لەسەر دوو dx دەنووسم هەمانە و دەمانەوێ هەمانە و چ دەمانەوێ هەمانە چی x مان هەیە بەڵام ئەوەی ئەمن دەمەوێت داتەشراوی ناو ئەو کاوانە بریتە لە چ یەک ئایا دەکرێت نەخشەک دابەش گۆڕاو بکەم هەتاوەکو داتەشراوم دەستکەوی نەخێر بە هیچ شێوەک مەمنوعە ناتوانی ئەو نەخشەیە لە بۆ بەدەستینانی داتەشراوەکەی لە تەنیشتی دابەشی و یانزارانی گۆڕاوی بکەیت چکە تو چ دەکەی نەخشەکە دەگۆڕی ئەگە وابی ئەمە هەر لەو ڕۆپاشەوە هەر نەخشەک حەزمان لێ نەبوو ئەکسەکی لێلا دەبین و ئاسانی دەکەین و ئەکستواندوی لێلا دەبین و ئاسانی دەکەین و ئەکسپۆنیشەڵی نابی ناکرێ کەواتە مەمنوعە نابی بە هیچ نەوعەک نەخشەکان دابەش یان زارانی چ بکەین گۆڕاو بکەین مامۆستا چ بکەین لەو حالەتە پەشمان بوونەوەش هەیە دەتوانین چ بکەین دەتوانین بینەوە سەر ڕێگای یودیڤیەکە یەکسەر ئەگە بە هەمانە و دەمانەوێت نەبوو بە ڕێگای بەلەجیاتی دانان وەرەوە سەر یودیڤی دیسان بڵێ با یوەکەم XB و دیڤیەکەشم بریتیبی لە x کەم یەک توان یەک لەسەر دوو ئەوم کردە یو ئەوشم کردە دیڤی ئەو جا ئێستا دەست بە ئیشی خۆم دەکەم دەزانم لە یودا مانای چێ داتاشراوە لە دیڤیشدا مانای چێ مانای تەواوکاری باشە ئێستا دەڵێن داتەشراوی x یەکە و هیچ چەندە سفرە ئەگەر بێ و بینەوە سەر باسی تەواوکاری ئەو کەوانە توان ئاڵۆزا ئێستا ئەوەی دەمانەوێت هەیە لە دەرێ داتشای ئەکسەکەیە کە یەکسەر دەتوانین توان زیادکەین کە توانمان زیاد کرد لە بۆ کەرتەکان ژێرە دەنووسینەوە یەک کۆ دوو دەبتە سێ لە پێشی دەنووسم دوو لەسەر سێ تازە ئامۆژگاریم کردی ئەگە ژمارە پەیدا بوو پێم خۆشە پێم باشە یەکەم جار ژمارەکە بینیە خوارێ هەتا تووشی هەڵە نەبی ژمارەکە نیشانەکە نیشانەمانەی چی بۆ نمونە سالبەک لێ مانەی سالب یەک یەکسەر فڕی دەمە خوارێ و واتە مەشای نەخشەکەم دەکەم بریتیە دیسان لە چ لە x کەم یەک توان سێ لەسەر دوو ئەوە لە ئەساسدا مانەی لە چ جێبەجێکردنی یاسای سێمی تەواوکاری مانەی ژمارەکان دەتوان لە دەری تەواوکاری دانین باشە ئەوە هینامانە خوارێ دەین چ دەکەین یەک لە بۆ توانەکە زیاد دەکەین دەڵێن x کەم یەک توان ژێرە دەنووسین سێ کۆ دوو دەبتە پێنج لەسەر دوو و لە پێشی دەڵێن جاران دوو لەسەر پێنج باشە لەگەڵ ڕە چاوکردنی چ نیشانەکان دیسان موجب سالب بە شێوەی تیراسا بەو شێوە دەیخینمەوە لەگەڵ هەریەکە لەو دوو ڕادەیە دەبیت بکەم بەکار ناتوی اینجا دەین چ دەکەین ئێستا دوو لەسەر سێ دەنووسم باشە x دەنووسم x کەم یەک و x کەم یەک دەنووسمەوە چکە لەوە ئەوەیان توانی چیە سێ لەسەر دووە و توانەیە کە ئەمە دەیناسین مانەی خۆی و ڕەگەک دەنووسین ئەو جارە دێم چ دەکەم دوو جاران دوو کەم دوو جاران دوو و چار سێ جاران پێنج پازدە اینجا دێم خۆی کەوانەکی وا دەنووسم x کەم یەک و ڕەگجی دووزات چکە ئێرە هێزەکەی دیسان x کەم یەک دەڵێم پێنج دابەش دوو دوو لێرەش چەند دەمینێ یەک کۆ چەند سی نتوانم بەو شێوەی ڕەک بەو شێوە بینوسمەوە پرسیارە بوو ئاگادار بە هەر کاتێک پێویست بوو بەو شێوە ڕێژی دەخەین اینجا دەینە سەر نەخشەی بنەڕەت بدۆزەوە دوو پرسیاری کە شکار دەکەین لەسەر نەخشەی بنەڕەت لە حالەتی UDV و لە حالەتی UDU معنەی بەشبەشکردن و بەلەجیاتی دانان و کۆتایی بە دەرسی ئەوڕۆمان دەینین باشە دەڵێن نەخشەی بنەڕەت بدۆزەوە لەو دوو پرسیارە دەڵێن چ بدۆزەوە نەخشەی بنەڕەت بدۆزەوە تا ئێرە ئەو نەخشە بنەڕەتی کە ئەمە دەیدۆزینەوە بەو دەقە پرسیارە نەخشەی بنەڕەتی بێکۆتایە مانەی لێرەدا تاقانەکەی لێداوە نەکردینە بەڵام کە دین دەڵێن بۆ نەخشەی ئێفی x یەکسانە بە x و کۆساینی x لەسەر دوو کە دەڵێن لە خاڵی سفر و سێدا ئێستا بە دوای نەخشەی بنەڕەتی تاقانە دەگەڕین یان لە پرسیارەکەی دووەمدا دەڵێن ئێفی x یەکسانە بە لێرە دەڵێن 2x 4x توان دوو کەم دە هەمووی توان چەند دوو لە خاڵی چەند و چەند سێ و حەفدا هەژمار بکە باشە ئێستا هەوڵ دەین ئەوەش هەژمار بکەین باش بورن ئەو با دووبی
هەروەکو پرسیارەکەی ناو کتێبەکەمان ئێستا دەست بە شکارکردنی دەکەین بەستەمەشا دەکەین ئایا هەموو دۆزینەوەی نەخشەی بنەڕەتێک دەتوانین ڕاستەوخۆ وەریگرین نا سە لە دەستی ئەوڕۆ فێر بووین ئەگەر هاتوو نەخشەک و داتەشراوەکەی هەبوو دەیبینە سەر ڕێگای بەلەجیاتی دانان و یودیوەکە بەڵام ئەگەر هاتوو نەخشەی x لەگەڵ ساین و کۆساین و ئەکسپۆنیشەڵ و ئەوانە هاتن بەشبەشی دەکەین ئێستا بزەبت لێرە x و کۆساینەکە پێکەوە هاتیە لەبەرەوە بەشی دەکەم دەڵێم یوەکە x و دیڤیەکەشم چیا کۆساینی 1/2x هاتم چم کردە لێرە بابە ئەو x لەسەر دووەم کردە 1/2x هەتاوەکو لە بۆ وەرگرتنی داتەشراوی گۆشەکە ئاسانتر و بەرچاوتربی لە بۆت ئەکسەکە دەبتە 1 باشە پاشان دەبتە چەند 0 کۆساینەکە تاواوکاریەکەی دەبتە ساینی 1/2x وەکو خۆی ئەتوو دەڵێی دابەش 2 1/2 لە جیاتی بڵێ دابەش 1/2 بڵین یەکسەر هەڵی دەجێڕینەوە ئەو 1/2 دەڵێن جاران 2 لێرە دەڵێن چێ جاران 2 باشە ئەو جارە دیسان گوتمان ئەو دووە دەین مە خوارێ بابە ها تەماشاکە تەڵەبەکان گوتمان دووەکە دەین نەخوارێ پێش هەموو شتێک پێش دەستپێکردنەوە ئەو جارە تەواوکاری ساینەکە دەبتە چێ دەبتە سالب کۆساینی 1/2x دیسان دووەچ کەمان لەو پەیدا دەبتەوە چکە تو دەڵی دابەش 1/2 دابەش داتەشرای گۆشەکە جواب باشترە یەکسەر هەڵی جێڕینەوە بنووسین جاران چەند 2 ئێستا تاواوکاریەکەمان دەنووسین لە بۆ نەخشەکەمان دەڵین fx ها چی دەکەم کەپیتەڵ f دەدەمێ هەتاکو لەگە نەخشەکە جیاوازیەکی هەبی بیناسینەوە دەڵێن x جاران تا 2 ساینی 1/2 x و x شمان هەیە ئەلێرە x 2x و ساینی 1/2 x بەڵێ ئەو جارە دەین دەڵێن چێ ئەوە موجب بوو سالب لێرە دادنین ئەو شێوە دەیخینەوە سالب و سالب دەبتە چێ موجب 4 کۆساینی 1/2 x کۆچەند c تا ئێستا هەتا کۆسیەکە ئەوە نەخشەشی بنەڕەتیە بەڵام ئەم دەمەوێت بیکەمە تاقانە چەندی لێدامنێمەوە 0 و 3ەکە لەجێ یەکسەکان 0 لەجێ f x چەند دەخینمەوە 3 دەخینمەوە دەڵێم 3 یەکسانە دوو جاران گەیشتمە یەکسەکە دەڵێم 0 دیسان گەیشتمەوە یەکسە دەبتە 0 دەبتە ساینی 0 بەجارانکردنی لەگەڵ 1/2ەکە کۆ 4 دیسان کۆساینی 1/2 جاران 0 دەبتە کۆساینی چ 0 کۆسی باشە ئەلێرە دیارە 0 جاران ساینی 0ەکە دەبتە 0 3 دەنووسمەوە 4 دەنووسم کۆساینی 0 ژیەکە ئێستا سیەکەم دەبتە چێ 3یەکەم 4 ئەو 4 دەبەم ئەودی و سی دەکاتە سالب 1 کاتە ئێستا نەخشە بنەڕەتیە تاقانەکەم بریتیە لە چێ بابی نووسمەوە دەڵێم بریتیە لە fx 2x ساینی x/2 کۆ 4 کۆساینی x/2 لە بڕی سیەکە دەنووسم چەند سالب 1 ها ئەو سیەی ئەلێرە ئەمە لە بۆمان چ دەکەوەڕی چ گۆڕانکاریەک بەسەر ئەو نەخشە دێنی ئەو کۆمەڵی نەخشە بنەڕەتیەکانە بەڵام ئەوە نەخشە بنەڕەتیە تاقانەکەیە کە بە خاڵی چەند و چەنددا تێپەڕ بووە 0 و 3دا تێپەڕ بووە یان 0 و 3 1 کە لە خاڵەکانی سەری ئێستا ئەوەیان تەماشا دەکەین چمان هەیە دەڵێن هەمانە 2x دەمانەوێ 8x داتەشراوی ناو کەوانەکە 8xە ئەمە چەند xمانەیە 2xمان هەیە جاران چەندی دەکەین جاران چاری دەکەین و دابش چاریشی دەکەین مادام ئەوە پێویستە جاران چارکەین هەتا بتە 8 یەکسەر دەتوانین لە ئەوڕۆ پاشۆ بە ئاسانی وەرگین دەڵێن دابش چار دابش چەند چاریەک لە بۆ توانی کەوانەکە زیاد دەکەم ئەوە نەخشە fx بنەڕەتیەکەمە دەبتە 4x توان دوو کەمدا هەمووی توان 3 دابش چەند 3 کۆ c باشە ئێستا دێم چ دەکەم لە بڕی هەر ئێکسەک ئەلێرە لە بڕی هەر ئێکسەک دوو دادنێم و ئێفی ئێکسەکەشم دەکەمە چێ 7 باشە ئەوە 7 یەکسانە 1/4 باشە یان دەتوانم ئەلێرە وا باشترە ئاسانی کەین لە بۆ خۆمان بنووسین چێ 1/12 سێ جاران 4 12 اینجا لە بڕی ئێستا ئێکسەکە دوو دەخینمەوە دوو توان دوو 4 جاران 4 16 کەم دە دەبتە چەند 4 توان 3 4 توان 3 کۆتەن سی دەبتە 7 ئەویان دەبتە چەند 1/12 4 توان 3 یەکەشمان دەنووسین کۆسی
اینجا دەتوانین سی لێرە چ بکەین بڵین هەفت کەم 4 توان 3 لەسەر چەند 12 و ئەنجامی کۆتاییشی لە بۆ سیەکەمان ئێستا دەردەینین دەبتە چەند 3 بەو شێوە ئەگەر هاتوو نەخشەی بنەڕەتیمان هەبوو دەتوانین یەکەم جار نەخشە بنەڕەتیەکان بیرکردنەوەمان وابیتن ئێستا هەتا ئێستا سێ زۆر لە نەخشەی بنەڕەتیمان هەیە حەزم لێ ئەوە لە دووبات کەمەوە نەخشەی بنەڕەتی ڕاستە و خۆ مانەی بەر ڕاستە و خۆی بە یاسایەکان دەست دەکەی بۆ نموناگە بڵێ f(x) یەکسانە بە x توان 2 کەم 3x لە خاڵی 0 نەخشە بنەڕەتیەکەی بدۆزیەوە یەکسە تەواوکاری ڕاستە و خۆ وەردەگری بەڵام ئەو جارەیان هەمانە ڕێگای UDV مانەی بەشکردنی پێویست دەبیتن لەو حالەتە ئەگەر هاتوو بەسەرن x و ئەوە ئشارەتمان پێ کرد لە دەرسەیە x و ساینی x کۆساینی x ئەکسپۆنێنشیاڵی x بەو شێوە بوو جا پێویستە چ بکەین خاڵە چشمان بداتێ بۆ نمونە لە خاڵی 0 دیسان ئەوە دیسان دەبتەوە دۆزینەوەی نەخشەشی چ بنەڕەت لە کۆتاییدا جۆری سێم لە نەخشەی بنەڕەتەکان کاتو دەتەوێت بەدەستی بینی GXت هەبوو توان n لەگەڵ داتاشراوەکەیت هەبوو ئەو کاتە بە ڕێگای چێ حسابی دەکەی UDU کەمە لە دەرسی ئەوڕۆمان زۆرتر و زیاتر چمان بەکارهینا هەمانە و دەبانەوەیەکە مانەی لەجێ UDV-ەکە هەتا چ بکەین پرسیارەکان لە بۆ چ بکەین ئاسان و سەهل بکەین بەڵێ قوتابیان و خوێندکاران بەو شێوە هاتینە کۆتایی وانەی ئەو ڕۆمان کە وانەی چ بوو هەژمارکردنی تەواوکاری بوو بە ڕێگای چ بە ڕێگای UDV و UDU مانەی بە ڕێگای بەشکردن و بە ڕێگای چی بە لە زیاتی دانان هیوادارم سوودتان لەوانەکەمان وەرگرتبی و دووبارە و سێبارە هەوڵ و کۆشتان بخەنەگەڕ و زیاتر و زیاتر بە گڕوتینێکی باشتر بخوێنن هەتا ئینشاءڵڵا ئەوەی مەبەستانە ئەوەی هیواتانە بێتە دی کاتێکی کەممان مایە و سەرکەوتنش دەبن ئینشاءڵڵا و تا وانەچی تر پێتان دەگەمەوە بەخواتان دەست پێڵێم خواتان لەگەڵ